سەرچاو بەخێر بە کاکیوە چۆنی کاکە برا هەواڵ چۆنە باشی دەنگ و باسە سەرچاو بەخێر بێ سەرچاو بەخێر بە کاک جوتیاری عەزیز ڕێست هەیە ئەی دەنگ و باستان سڵاو بەڕێزان هیوادارم هەموو لایەکتان باش بن لەمە دووە چگە لە زنجیرە بەرنامەی ئەخلاقی پێغەمبەری ئیسلام محەممەد کە قسە و باسی لەسەر دەکەین ناوە لە هەمان کاتدا باسی گاڵتە جاری دەسەڵاتی ئیسلامی دەکەین سمێڵ قوتەکان پێمان دەڵێن ڕۆژانە کە شەریعەتی ئیسلامی شەریعەتێکی جوانە و خلافەتی ئیسلامی خلافەتێکی زۆر جوان بووە و گوایە ڕۆژانە پێمان دەڵێن خۆزگە بۆ گەڕانەوەی خلافەتی ئیسلامی لە بەرنامەکانی داهاتوومان هەوڵ دەدەین یەکێک لەو خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقانە بگرین کە ناویان خەلیفەی ئیسلامین بێن قسە و باسییان لەسەر بکەین بزانن چیان بەرهەم هێناوە جگە لە خوێڕیاتی سەرسەری و بێ ئەخلاقی گاڵتەجاری سمێڵ قوتەکان لەوەدا پێمان دەڵێن کە خلافەتی ئیسلامی خلافەتێکی زۆر جوان بووە و مرۆڤ توانیوێتی لەژێر دەسەڵاتی ئیسلامی و شەریعەتی ئەڵڵا کە بتێک بووە لە کەعبە لەو پڕدات پەروەری و شادومانی و بەختەوەریدا بژی مێژوو چیمان پێ دەڵێ مێژوو شتێکی بە تەواو پێچەوانەمان پێ دەڵێ بەڕاستی ئەوانە گەوجن کە دێن بەرگری لە خلافەتی ئیسلامی دەکەن ئەو مناڵ و تاڵە نەفامانەی ئەمڕۆکە لە کۆمەلگای کوردی دەیانبینی کە تا ڕادەیەک بڕوایان بە جوانی هەیە بە قەشەنجی هەیە لەولاوە بە کەرێتی خۆیان تێکەوتون هاتوون دیفاع لە ئیسلام و خلافەتی ئیسلامی دەکەن بەڕاستی دنیایەکی سەیر و سەمەرەیە کە خودی خۆیان نازانی یەکەم کەس کە دەبن بە قوربانی ئەم خلافەتە وەروە شەریعەتی ئیسلامی خودی خۆیان دەبن چکە شەریعەتی ئیسلامی و خلافەتی ئیسلامی خلافەتێکی بەڕەلایە شەریعەتێکی بەڕەلایە کە دژی جوانیەکانی مرۆڤە دژ بە حەز و ئارەزوەکانی مرۆڤە چەند نمونەی زۆر خێرا دەهێنمەوە هەروەک ئێستا لە پۆستێکدا دام بزان سەرچاو بەخێر بێن بۆ نمونە لە کۆی 4 خەلیفە لە خەلیفەکانی ڕاشدین ئەبوو بەکر عومەر عوثمان عەلی هەر چواریان دەکوژرێن سەیرە بەڕاستی هێشتا کفنی پێغەمبەرەکەیان زەرد نەبووە ئەڵبەتە پێغەمبەرەکەشان ژەهراوی دەکرێەوە هیچ ئەبوو بەکر ژەهراوی دەکرێت لایەن عومەر لایەن ئەبوو لۆ دەکوژرێت عوثمان دەکوژرێت عەلی دەکوژرێت حەسەن ژەهراوی دەکرێت لەلایەن ژنەکەی حوسێن دەکوژرێت لەلایەن یەزید بن مەعاویە و هەروەها دوای ئەوەی کەوا خلافەتی ڕاشدین کۆتایی پێدێ و لە کۆی 4 خەلیفە هەر چواریان دەکوژرێن خلافەتی ئومەوی و عەباسی بەیەکەوە 57 خەلیفەیان هەبووە لە کۆی 57 خەلیفە 33 دانەیان دەکوژرێن سەیدا 33 دانە تقریبا دەکات 165 نزیک بە 165 یان دەکوژرێن یا ژەهراوی دەکرێن هەندێکیان لە ڕێگای ژنەکانیانەوە ژەهراوی دەکرێن چکە ژنەکانیان ژێربەژێری پەیوەندی سێکسیان دەبی لەگەڵ خەلیفەی دواتر و ئەو 24 دانەی کە ناکوژرێن یا ژەهراوی ناکرێن بە مردنی سروشتی خۆیان دەمرن کاتێک دەمرن زۆربەی زۆریان تەرمەکانیان دەردەهێنرێ و تەرمەکانیان هەتک دەکرێن هاتوون ئەو گەوجانەی کورد ئەو مێشک کاڵانە ئەو نەفامانە ئەو گەوجانە مێشکیان شۆردراوەتەوە بە حکمی ئەوەی شێخ و شەیتانەکان ڕاستی ئاینەکەیان پێناڵێن تەنها دڵن خلافەتی ئیسلامی خلافەتێکی جوانە تەواو بێجگەلەوەی ئەگەر هاتوو بۆ ئەو خلافەتە بگەڕێینەوە کە زۆر بە خێرایی بەر لەوەی بێنە سەر بابەتی ئەمڕۆمان قسە و باسی لەسەردا بکەین عومەری کوڕی خەتاب کەسێک بووە فاشیستێکی عەرەبی بووە ڕێگای نەداوە یەک کەسی غەیرە عەرەبی موسڵمانیش کەوا موسڵمان بێ بەڵام غەیرە عەرەب بوو بێ کە قاچەکەی بێنێ بۆ شاری بۆ نمونە مەدینە ڕقی لە غەیرە عەرەب بۆتەوە بە موسڵمان و بە ناموسڵمان عومەری کوڕی خەتاب بەڵێ کەسێکی فاشیزمی عەرەبی بووە و هەروەها پێمان دەڵێن لە سەردەمی خودی محەممەد 7 یاوەر دانیشتینە شەوێکیان ئەو ژنەکەی خۆی بۆ ئەم تەلاق داوە ئەمی ژنەکەی بۆ ئەو تەلاق داوە
ژنیان ئاڵ و گۆڕ پێ کردووە کە محەممەد بەو بابەتە دەزانێت هەندێکیان دارکاری دەکا. یەکەکیان ئەزوبەیر بن عەوامە، دانیشتوونە شەوانە بەیەکەوە چی بکەین دەی تۆ ژنەکەتم بۆ تەلاق منی ژنەکەم تەلاق دەدەم، تۆ هەفتەیەک لەگەڵی بە لە ژێرناوی عەسیلە واتە تامی نێوگەڵی بکە، دواتر مادام تامی نێوگەڵ کرد دەتوانی تەلاقی لێ من دەیجێڕمەوە و منیشی تۆ تەلاق دەدەم و تۆش دەتوانی بیجێڕیتەوە. هەی بێ ئەخلاقینە هاتینە دەتانەوێت ئەم نمونەیە بۆ کۆمەلگای مرۆیی بینن. بۆ نمونە گریمان ئەگەر هاتو عەبدی جەنس لەتیف لەگەڵ مەلا کەریکەر یا عەبدی جەنس لەتیف لەگەڵ عەلی باپیر بەیەکەوە دانیشتن گوتی عەلی باپیر تۆ ژنە ناوەندەکەت بۆم تەلاق دەم منی ژنە ناوەندەکەم بۆ تەلاق دەدەم، دەیگۆڕینەوە دواتر مارەی دەکەم و تۆشی من مارەکە، هەفتەیەک لەگەڵیان دەبین دواتر تۆ تەلاقی دە و منیش تەلاقیت دەمەوە، تۆ ژنی خۆت بجێڕەوە منی ژنی خۆم دەجێڕمەوە. بەڵێ ئەوە لە سەردەمی پێغەمبەرەکەتان ڕووی داوە. هەی بێ ئەخلاقینە یەک زەڕە ئەخلاقتانە دەتانەوێت بێ ئەخلاقی بۆ کۆمەلگای مرۆیی بینن لەبەرەوە ئەسڵ و نەسەبتان دیار نییە. و لەسەر بنەمای ئەمە کاتێک ئەو کارە کراوە زۆربەی زۆریان شزوزی جنسیان هەبووە، ژنەکانیان بەدەستیانەوە ناڵاندوویانە، یعنی بە شێوەیەکی وحشیانە مامەڵەیان لەگەڵیان کردووە. هەر لەسەر بنەمای ئەمەش ئەو دەق قورئانیەدا بەزیوە کە دەڵێ نیساؤکم حەرث لەکم. شتێک لە خلافەتی ئیسلامی بەمانای ئاڵوگۆڕکردنی دەسەڵات بوونی نەبووە، میکانیزمێک بە ناوی ئاڵوگۆڕی دەسەڵات بوونی نەبووە. کاتێک محەممەد دەمرێت ئەبوو بەکر و عومەر بەشم شێر خۆیان دەسەپێنن. ئەبوو بەکر دەڵێ کاتێک پێغەمبەر نەخۆش کەوت گوتی ئەی ئەبوو بەکر من نوێژم بۆ ناکرێ تۆ بڕۆ پێشنوێژی بۆ موسڵمانان بکە، لەسەر ئەو بنەمایە من دەبێت بم بە خەلیفە. پێغەمبەری ئەڵڵا منی دیار کردووە. 2 ساڵ و 3 مانگ لە دەسەڵاتدا دەبێ عومەر پێی دەڵێ بەڕاستی بێتامت کرد. و کاتێک بۆ نمونە لەو مەسەلەیەدا دش بە عەلی دەوەستن و ئەبوو بەکر دوای ئەوەی دەبی بە شەڕ لەگەڵ ئەنساریەکان و لێیان دەدەن دەڵێن دەبی مبایعەی ئەبوو بەکر بکەن، ئەبوو بەکر بە عومەر دەڵێ بڕۆ بۆ لای عەلی یا ئەوەتە دەبی مبایعەم بکە یا بیسووتێنە ماڵەکەی بەسەردا بسووتێن، تەنانەت فاتیمە لەناو ماڵەکەیدا دەبی. و عومەر لە ئەبوو بەکر دەپرسێ دەڵێ تۆ دەکەم بە خەلیفە بەڵام بە مەرجێک دەبی بەڵێنم پێ بدەیت کە لە دوای تۆ من خەلیفەم. ئەبوو بەکر دەڵێ بە شەڕەفی عائیشە. عومەر دەڵێ نعم تخوا شەڕەفی عائیشە چکە ئێمە ئاگاداری قەزیەی سەفوانین بەڕاستی ئەو بابەتە ناخوا، سوێندم بە شتێشتر بۆ بخۆ، سوێندم بە شتێشتر بۆ بخۆ بۆی بڕوات پێ بکەم. باشە سوێندم بە شتێکی تر بۆ بخۆ بۆ ئەوەی بڕوات پێ بکەم. باشە ئەیمانە ئەدەبی قسەکردنمان نیە بۆچی دێ خوێڕی سەرچاو بەخێر بێ پێویست ناکە بێن گوێمان لێ بگرن مادام ئەدەبی قسەکردنمان نییە. وەکو پێغەمبەرەکەتە وەنیە ئەدەبی قسەکردنمان نییە. کاتێک گوتیوێتی هەر کەسێک شانازی کرد بە سەردەمی جاهیلیەت پێی بڵێن بابچێ چێری باوکی بگەزێ، وەنیە وەکو پێغەمبەرەکەتان مەبەستان دەتانەوێت بەو شکل و شێوە قسە بکەین بڵۆن بەڕاستی ئەدەبی قسەکردنت جوانە، وەنیە هەی گەوجینە هەی بێ عەقڵینە هەی نەفامینە. عومەر دواتر ئەبوو بەکر ژەهراوی دەکا، ئەوە بابەتێشترە و دەکرێت لە داهاتوو بێن قسەی لەسەر بکەین. عومەر لەلایەن ئەبوو لؤلؤەوە دەکوژرێ. بۆچی؟ عومەر هەروەک گوتم ڕقی لە خەڵکانی غەیرە عەرەب بۆتەوە. کاتێک بۆ نمونە وڵاتی فارسی گرتووە هەرچی مناڵ و کچ هەیە هێناویانە بۆ مەدینە، حەوشەیەکی گەورەی دروست کردووە وەکو بۆ نمونە چی پێ دەڵێ ئەستەبڵی ئاژەڵان چی پێ دەڵێن تەویلەی ئاژەڵان، هەموو مناڵەکانی تێدا کردووە، ڕۆژانە لە تێکنانی فڕەداوە بۆیان. کاتێک ئەبوو لؤلؤە دێ بە دوای مناڵەکانی خۆی دادەگەڕێ، چاوی بەو مناڵانە دەکەویتن دەست بە گریان دەکا، دەڵێ من ئەبوو لؤلؤە نەبم ئەگەر هاتوو تۆڵەی ئێوە لە عومەری کوڕی خەتاب نەکەمەوە. دەڵێ من ئەبوو لؤلؤە نەبم ئەگەر هاتوو تۆڵەی ئێوەی مناڵی بێبەری لە عومەری کوڕی خەتاب نەکەمەوە. واتە ئەبوو لؤلؤە ئینسانێکی شەرافەتمەند بووە. لە 1400 ساڵی ڕابردوو بە هەموو ئێوەی موسڵمان مرۆڤێکتان تێدا هەڵ نەکەوتووە وەکو ئەبوو لؤلؤە ئینسانێکی شەرافەتمەند بووێ، ئینسانێک بی کەوا لەگەڵ ئازادیدا بووێ. ئەبوو لؤلؤە پارتیزان بووە و ئەبوو لؤلؤە نایکا بە نامەردی. لە کاتی نوێژی عەسر لە عومەری کوڕی خەتاب دەدا
وەدەی کوژێ کاتێک عومەری کوڕی خەتاب بریندار دەبێ بەڕادەیە کەسێکی فاشی بووە چی دەڵێ عومەری کوڕی خەتاب چی دەڵێ کاتێک برێن دەڵێ خۆ بەدەستی عەرەب نەکوژرام دەڵێن نا دەڵێ دە زۆر باشە لە کاتی بریندار بوونی کاتێک بریندار دەبێت و ئەبوو لؤلؤەت دەست بەجێ خۆی دەکوژی نەکا بکەویتە بەردەستیان چونکە دەزانی دڕندن خوێڕین سەرسەرین ئەو ئیسلامیانە بە کورد و بە عەرەب و بە هەموو نەتەوەکان خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقن باشە خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاقن دەبڕۆ بخوێنەوە ئەسڵی نییە بڕۆ بخوێنەوە گەوچ مادەم بۆ هاتی گوێت گرتووە باشە دواتر کاتێک ئەو بۆ نمونە عومەر دەکوژرێت عومەر بەر لەوەی کا بە برینداری بریندار دەبێ دا 6 کەس دیاری دەکا عوسمان و عەلی و تەڵحە و زوبەیر و عەبدوڕەحمان بن عەوف و کەسێکی ترە وەبزانم سەعەد بن ئەبی وەقاص دەڵێ لەو 6 خەلیفەیەک دیاری بکەن بۆ خۆتان و لە کاتی برینداربوونی دەڵێن ئەمیری ئیمانداران حەز لە چییە دەڵێ خەمر شەرابم بۆ بێنن شەرابی بۆ دێنن والحاصل دواتر بەو شێوازێکی تر بۆ دیاریکردنی خەلیفە دێتە ئاراوە ئەویش دەکوژرێ دواتر شێوازێکی تر لە خەلیفە خلافەتی ئیسلامی دابەش دەبی بەشێکیان مەعاویە لە شام ویلایەتی خۆی ئەعلان دەکا عەلی کوڕی ئەبی تاڵب لەولاوە ویلایەتی خۆی ئەعلان دەکا و هەر کەسێک لە ئاوازێک لێ دەخوێنێ واتە شێوازێکی دیاریکراو لە دوای بۆ نمونە شەڕی سەفین کەوا لە نێوان عەلی و مەعاویە ڕوودا کە هەزارەها موسڵمانی تێدا دەکوژرێ لە ڕێگای فرتوفێڵێکەوە مەعاویە دەبێ بە خەلیفە لە پاش ئەوە دەست دەکرێت بە چی یەزیدی کوڕی دێ ئەو دەمری مەعاویەی کوڕی دێ و بەو شکل و شێوەیە دەبی بە پشتا و پشت بۆیان دەبینێتەوە شێوازێکتان نییە بۆ دیاریکردنی خلافەت میکانیزمی هەڵبژاردننی خەلیفەتان نییە نێکبەتینە کاتێک میکانیزمی دیاریکردنی خەلیفەتان نییە ئەم قسە قۆڕانە چیە ڕۆژانە بە ئێمە دەڵێنەوە چییە بە ئێمە دەڵێنەوە جارێ میکانیزمێک بدۆزنەوە بۆ دیاریکردنی خەلیفە ئینجا وەرن قسە لەگەڵ ئێمە بکەن و ڕاستێکەشی خلافەتی عوسمانی ئەسڵەن بە خلافەت دانانرێت لە ڕووی شەرعیەوە چونکە محەممەد دەڵێ خەلیفە دەبێت لە بەنی قوڕەیش بێ هەر خەلیفەیەکی ئیماندار دەبێ عەرەب بێ و لە بەنی قوڕەیش بێ ئەگەر دەتانەوێت خلافەت بۆ خەڵکی کورد بنیاد بنێن دەبی کەڵەگایەکی عەرەب بێن لە سعودی عەرەبیا بچن بگەڕێن بانگ بدەن چێ هەیە سەر بە بەنی قوڕەیشە ئەگەر نەبوو عەرەبێکمان بۆ بینن بۆ ئەوی بکرێ بەدەسەڵات بەسەر خەڵکی کوردە چکە ئێوە خۆفرۆشن ئێوە خائینن هەر لە مەلا عەلیتانەوە تاوەکو مەلا کەریکەر تاوەکو مەلاکانی ئەولاتان هەر هەمووتان مەلای شەریف لە ناو کووردا بوونی نیە و نەبوو هەرگیزیش نابێت وەتەنانەت شتێک بە ناوی سەروەری یاسا و شەریعەت بوونی نەبووە هەر کەسێک بە کەیفی خۆی سەبارەت بە کوشتن تۆڵە سەرنەوە هەبووە فڵانە کەستی کوشتیە کەسێک چۆ خۆی کوشتیوەتەوە دەستی بەسەر ماڵ و سەروەت و سامانی داگرتووە شتێک بە ناوی یاسا بوونی نەبووە هەر کەس لەوێوە بجێم بووە ئەو لەگەڵ ژنی ئەو لەگەڵ ژنی ئەو لەگەڵ کچی ئەو ئەوی کوشتی و ئەوەی کردی و ئەوەی کردی بە کەیفی خۆتان شتێک نەبووە بە ناوی ئەوڕۆکە هاتوون لە پەرتوکەکانتان تۆزە جوانکاریتان کردیە شەریعەتی ئیسلامی سەبارەت بەو بابەتە ئەوە بابی ئەوە و ئەوە بابی ئەوە و ئەوە بابی ئەوە ئەگەر هاتوو چوارەم یەکەم خەلیفە لە دوای مردنی محەممەد نەیتوانیوە پابەندی شەریعەتی ئیسلامی بێ ئێوە چۆن دەتوانن ئێوە بێن خلافەتی ئیسلامیمان بۆ دروست بکەن سەیرە بەتایبەتی ئێوەی کوردی نەزان کوردی بێ عەقڵ کە عەرەبێک لە ئێوە باشتر سەبارەت بە شەریعەتی سەبارەت بە قورئانەکەی باشتر دەزانێت وەتەنانەت هەندێک لە خەلیفەکانتان ڕاستەکەی ناوی زۆر جوان محتەرەمی هەیە وەکو ئەبوو عەباس السەفاح کە دروستکەری ئیمپراتۆریەتی یا خلافەتی عەباسیە هەر بەپێی توڕاسی ئیسلامی ناویان لێناوە سەربڕ یا خوێن ڕێژ ئەبوو عەباس السەفاح ئەوە ناوەکەیەتی کەوا خودی توڕاسی ئیسلامی ئەو ناوەتان لێی ناوە لە سەردەمی
عەبدوڵڵا بن زوبەیر کاتێک عەبدولمەلیک بن مەڕوان کوڕی مەڕوان بن حەکەم کەوا زاوا و ئامۆزای عوسمانی کوڕی عەفانە لە ڕابردوو باسمان کرد لە زنجیر ڕابردوو کوڕەکەی دەبێ بە پادشا یا خەلیفەی ئومەویەکان زوبەیر لە مەنتیقەی حیجاز مەککە و مەدینە ئیعلانی خلافەتی ئیسلامی دەکا خلافەتێکی ئیسلامی لەوێ خلافەتێکی ئیسلامی لەوێ خلافەتێکی ئیسلامی لەوێ عەبدولمەلیک بن مەڕوان لە ساڵی 692 الحجاج بن یوسف السەقەفی دەنێرێ الحجاج بن یوسف السەقەفی ئەو کەعبەیە ئەمڕۆکە ڕووی تێدەکەن دەیسوتێنێ بە منجەنێک کوڕم بەڕام ئێوە شارەزایی تڕاستەکەی خۆتان نین مەککە بۆردومان دەکا دواتر هێرشی دەکاتە سەر عەبدوڵڵا بن زوبەیر دەگرێ کەوا کوڕی زوبەیر بن عەوامە و کوڕی ئەسمایە لە ڕابردوو باسمان کردیا دەیکوژن چەند ڕۆژێک دواتر ئەسما کچی ئەبوبەکر دەمرێ باشە وە کاتێک هێرش دەکەنە سەر مەککە هەزار کچ دەگرن کەوا کچن دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەر دەستدرێژی سوپاکەی عەبدولمەلیک بن مەڕوان لەژێر شەریعەتی ئیلاهی متعە دەڵێتە سوپاکەی کاتێک مەککەتان گرت بۆ خۆتان دەستدرێژی سێکسی دەکەنە سەر چێ بیکەن دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر ژنان باشە دەکرێتە سەر هەزار ژنی مەککە سوپاکەی عەبدولمەلیک بن مەڕوان باشە عەبدولمەلیک بن مەڕوان سەرچاو بەخێر بێ لە داهاتوو دێین باسی هەموو ئەم بابەتانە دەکەین بەڵام بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە شەڕی ئەجەمەلە واتە وشتر هەروەک لە ڕابردوو لەو شوێنەی کەوا کۆتاییمان پێهێنا کاتێک عوسمانی کوڕی عەفان دەکوژرێ و هەروەک دەزانین عوسمانی کوڕی عەفان بە قسەی بۆ نمونە عائیشە دەکوژرێ بەڵام دواتر کاتێک عائیشە دەزانێ عەلی کوڕی ئەبی تاڵب ئیعلانی خلافەتی خۆی کردیە و ڕقی لە عەلی دەبێتەوە و دژایەتی عوسمانی دەکرد بۆی تەڵحە ببێ بە خەلیفە چکە عائیشە تەڵحەی خۆش ویستیوە و تەڵحەش عائیشەی خۆش ویستووە لەبەر ئەوە دەڵێتن دەبی تۆڵەی خوێنی عوسمان بکرێتەوە هەروەک بۆ نمونە لە ڕابردوو باسمان کرد و ئێستا دووبارە زۆر بە خێرایی دێنەوە سەر بەڵام لە سەرەتا من دەمەوێت ئاماژە بە ئاەتێکی قورئان بکەم قورئانەکەی محەممەد آياتي نوي سورة الحجرات طلعت وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فاصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فاصلحوا بينهما بالعدل واقسطوا إن الله يحب المقسطين واتا ئەگەر دوو تائیفە لە ئیمانداران لە موسڵمان بەشەڕ هاتن واتە تائیفەکەی عائیشە و تەڵحە و زوبەیر لەگەڵ تائیفەکەی عەلی کوڕی ئەبی تاڵب بەشەڕ هاتن یا هەردوو تائیفەی تر ئەوە ناوبژیوانی لە نێوانیان بکەن و ئەگەر لایەنێکیان پابەندی وەستان نەبوو ناوبژیوانی نەبوو ئەوە ئەولانە شەڕی ئەولانە بکەن کە ناوەستێ باشە تاوەکو دەگەڕێتەوە بۆ سەر ڕێگای حوکمی ئەڵڵا لێرەدا ئەو پرسیارە دێتە ئاراوە ڕەنگە بێ کەسێک پێم بڵێ ئەسبابی نزولی جیاوازە منیش دەزانم ئەسبابی نزولی جیاوازە ئەسبابی نزولی تڕەکەی تڕی کەرەکەی محەممەد بووە منیش ئەو ڕاستی دەزانم خۆ نەبی نەزانی و ئێستاکە باسی ئەوە دەکەین بەڵام لە ڕوانگەی بنەوە ئەم ئاەتە زۆر گرنگە کە قسە و باسی لەسەر بکرێت چکە دوو تائیفە لە ئیمانداران بەشەڕ دێن و دەڵێ ئەڵڵا کەسانی دادپەروەری خۆش دەوێت ئایا حوکمی ئیلاهی لەسەر شەڕی جەمەل کە لایەنێکی لە نێوان تەڵحە و زوبەیر و عائیشە بووە لایەنێکی عەلی کوڕی ئەبی تاڵب بووە سەیر و سەمرەکەی لەوەیدایە هەردووکیشیان یاوەرن تەڵحە و زوبەیر لەو دەکەسن بەڵێنی بەهەشتیان پێدراوە ئۆتۆماتیکیەن واتە بایپاسی ئەڵڵا ڕۆژی قیامەت دەکەن کاتێک ڕۆژی قیامەت دادێ ئەوان لە پشت ئەڵڵان لەو لاوە خەریکی گاینی خۆریەکانی بەهەشت دەبن واتە لێکۆڵینەوەی ئیلاهی و خودایی لە ڕۆژی قیامەت شمولیان ناکا بڵێ عەلی کوڕی ئەبی تاڵب وەرە پێشەوە تۆ وات کردێ من بەڵێنی بەهەشتم پێدراوە تۆ بۆت نییە لێکۆڵینەوە لەسەر من بکەی من بەڵێنی بەهەشتم پێدراوە باشە بایپاسی ئەڵڵا بکە تەڵحە تۆش بڕۆ ئەو لاوە
اینجا لە پشت ئەڵڵا لە پشت عەرشی خودا خەریکی گاینی خۆرێ و مناڵە لووسکەکان دەبن لە کاتێکدا کەوا شەڕیەکیان کردیە سەیر و سەمەرەیە. بابێنە سەر لە سەرەتا بزانین ئەسبابی نزولی ئەم ئاەتە چێ اینجا دواتر دەینە سەر شەڕی ئەجەمەل. هەموو مفەسیرەکان الطبري الطنطاوي البغوي ابن كثير القرطبي ابن عاشور هەمویان ئاماژە بە هەمان هۆکاری دابەزین دەکەن بەڵام بۆ کورتکردنەوەی بابەتەکەمان ئێمە ئاماژە بە الطبري دەکەین. دەڵێ محەممەد بن عەبدوڵڵە الأعلا بۆی باس کردین لە ڕێگای کەسێک بە ناوی ثەنا معتەمەر بن سولێمان کە ئەویش لە باوکیەوە جێ لێ بوو کە باوکی گوتی ئەنەس باسی کرد بۆمان گوتی پێغەمبەری ئەڵڵا دەیویست بچێ بۆ لای عەبدوڵڵا بن ئوبەی. ئەوە بوو پێغەمبەر سواری کەرەکەی بوو و لەگەڵ کۆمەڵێک موسڵمانان چوو بۆ لای عەبدوڵڵا بن ئوبەی لە مەنتیقەیەک پێی دەوترێت سەبخە. کاتێک پێغەمبەری ئەڵڵا گەیشتە لای عەبدوڵڵا بن ئوبەی، عەبدوڵڵا بن ئوبەی گوایە یەکێک بۆ لە منافیقەکان و سەرۆکی خێڵەکەی خۆی بووە، خەڵکی مەدینە بووە. کاتێک پێغەمبەری ئەڵڵا بە سواری کەرەکەی لەگەڵ هەندێک موسڵمانان گەیشتە لای عەبدوڵڵا بن ئوبەی، عەبدوڵڵا بن ئوبەی گوتی ئیلەیکە عنی، گوتی کەرەکەت لە من دوورکەوە، فەوەڵڵاهی سوێن بە ئەڵڵا ئەذانی نەتن حیماڕوکە، کەرەکەتم لێ دوور، ئەی محەممەد کەرەکەتم لێ دوورکەوە بەڕاستی بۆنەکەی هێڕی کردم، جێژی کردم. ئەو کەرەی پێغەمبەری ئەڵڵا سواری دەبوو. یعنی بۆنی جا نازانم بۆنی محەممەد ناخۆش بووە یا بۆنی کەرەکەی ناخۆش بووە، بەس وەل حاصل ئەو پێمان دەڵێ بۆنی کەرەکەی محەممەد ناخۆش بووە. فقال رجل من الأنصار، پیاوێکی ئەنسار کەوا لەگەڵ محەممەددا بوو چ بە عەبدوڵڵا بن ئوبەی دەڵێ والله لنتن حمار رسول الله أطيب ريحا منك. وەڵامی داوە گوتی ئەی عەبدوڵڵا کوڕی ئوبەی، بۆنی کەرەکەی پێغەمبەری ئەڵڵا زۆر لە بۆنی تۆ خۆشترە. بابم کەرەکەی بۆنی هاتووە، خۆ بە زۆری نییە، یعنی کەرەکەی بۆنی هاتووە. ئەخە بۆچی درۆ دەکەن؟ یعنی بۆنی کەرەکەی پێغەمبەری ئەڵڵا خۆشترە لە تۆ؟ بۆنی هاتووە، بزانە بای لێبەر بووە، بزانە چی بووە. گوتی ئەی عەبدوڵڵا بن ئوبەی، هەروە گوتم سەرۆک خێڵ بووە و پیاوی لەگەڵدا بووە، یەکێک لە پیاوەکانی محەممەد دەڵێ عەبدوڵڵا کوڕی عەبدوڵڵا بن ئوبەی، بۆنی کەرەکەی پێغەمبەر لە بۆنی تۆ خۆشترە. قالە ئەنەس گوتی فغضب، دەڵێ یاوەرەکەی پێغەمبەر تووڕە بوو لە عەبدوڵڵا بن ئوبەی رجل من قومه. قالە دەڵێ لە پیاوەکانی عەبدوڵڵا بن ئوبەی چکە سەرۆک خێڵ بوو، ئەویانش پیاوەکان تووڕە بوون. فغضب لكل واحد منهما أصحابه، پیاوەکانی عەبدوڵڵا بن ئوبەی تووڕە بوون، پیاوەکانی پێغەمبەری ئەڵڵا تووڕە بوون. فكان بينهم ضرب بالجريد والأيدي والنعال، دەستیان کرد بە شەڕە بۆکس، بە گەڵای دارخورما و بە نەعل لێکیاندا، یعنی بەناویەک کەوت لەسرا و قسەی جەماعاتی عەبدوڵڵا بن ئوبەی لەگەڵ جەماعاتی پێغەمبەری ئەڵڵا پەلچی دارخورما و هەروەها بۆکس و هەروەها نەعل بەناویەک کەوت لێکیاندا. فبلغنا أنه نزلت فيهم، و پێمان گوترا کە ئەم ئاەتە سەبارەت بەم شەڕە دابەزیوە، سەبارەت بە بۆنی کەرەکەی پێغەمبەری ئەڵڵا دابەزیوە. ئەڵڵا لە ئاسمانی حەوتەمەوە ئاگادار بووە کە عەبدوڵڵا بن ئوبەی بە کەرەکەی پێغەمبەری ئەڵڵای گوتیە لێم دوورکەوە بۆنی دێ. ئەو جوابی داوەتە، ئەو جواب بوو بە شەڕە نەعل، بە شەڕە نەعل بەناویەک کەوتون. اینجا دەڵێتن فبلغنا أنه نزلت فيهم، دەڵێ وام ئاەتە سەبارەت بەوان دابەزی وإن طائفتان من المؤمنين. وهروها إمام أحمد لمسند أحمد ئاماژەی پێکردیە و هەتا وەکو دوایی. وهروها ئەمە گرنگە چکە دەبینی لێرە هەردوو لا موسڵمان بووینە، بەشەر هاتوونە، ئەم دەقە سەبارەت بەوان دابەزیوە. وهروها ئاەتی 159 سورەتی الأنعام پێمان دەڵێت إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون.
دەڵێ ئەی محەممەد سەبارەت بەوانەی کە ئاینەکەیان یعنی دابەش کردووە و بوون بە تائیفەی جیاوازەوە تۆ هیچ دەسەڵاتت بەسەریاندا نییە پەیوەندیت پێیانەوە نەبێت ئەوە یعنی مەسەلەکەیان پەیوەندی بە ئەڵڵا هەیە و ئەڵڵا لە ڕۆژی زیندوبوونەوە پێیان دەڵێ سەبارەت بەو کارەی کەوا دەیان کرد ئەوە دووبار ئاەتێشترە سەبارەت بە گروپەکانی ناو ئیمانداران یعنی ئەڵڵا لە ڕۆژی قیامەت عەبد جنس لەطیف دێنێ لەگەڵ دوو گروپە سەلەفیەکەی تر عەبد هەروەها مەلاکەری کەر دێنێ و هەروەها ئەندامانی مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی دێنێ و عەلی باپیر دێنێ و بستنەوەی ئیسلامی دێنێ ئەوانە گروپی ناو ئیسلامیەکانن ئینجا ئەڵڵا خۆی مامەڵەیان لەگەڵدا دەکات و هەروەها سوڕەتی الأحزاب گرنگە ئاماژەی پێ بکەین دەقی 31 کەوا سەبارەت بە ژنان چی دەڵێ چکە عائیشە لە شەڕی جەمەل دەرەچێ دەڵێتن وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى دەڵێ ئەی ژنەکانی محەممەد ئەی ژنەکانی پێغەمبەر دەبی لە ماڵەکانی خۆتان بمێننەوە قەتیز بن لە ماڵەکانتان دەرنەچن وەکو ژنانی سەردەمی جاهلیەت لەبەرچی بەلامەوە گرنگ بوو ئەو سێ ئاەتە بخوێنمەوە دوو ئاەتیان سەبارەت بە شەڕکردنی نێوان دوو گروپی موسڵمانانە دەقێکیان تایبەتە بە دەرچوونی ژن بە تایبەتی ژنەکانی محەممەد ئاماژەی پێ دەکات بابێنەوە سەر مەوزوعی شەڕی جەمەل وشتر شەڕی جەمەل ناوی لێنراوە شەڕی جەمەل لەبەرەوەی کاتێک عائیشە دەرەچێ بە سواری وشتر دەرەچێ بۆ شەڕکردنی عەلی کوڕی ئەبی تاڵب کە ئەو کات لە کوفە دەبێ و عائیشە هەروەک لە بەرنامەی ڕابردوو ئاماژەمان پێکرد دوای کوژرانی عوسمانی کوڕی عەفان تەقلەیەکی 180 پلەچی لێداتن پێشووتر دژی عوسمان بووە ڕێک دەڵێتن دەبی تۆڵەی خوێنی عوسمان بکرێتەوە و بە سوپاکەی لەگەڵ تەڵحە و زوبێر دەرەچێ لای کەعبە کۆبوونەوە بە خەڵک دەکات و خەڵک کۆ دەکاتەوە سوپا کۆ دەکاتەوە و بە سوپایەکی 30,000 دەرەچێ و بەر لەوەی دەربچێ نامەیەک دەنووسێ بۆ والی بەسرا دەڵێتن پێویستین بە پشتیوانی هەیە پشتیوانی زیاتری بۆ کۆ دەکەنەوە و هەروەک دەزانین کە خودی عائیشە یەکێک بۆ لەوانەی بەرپرس بووە لە ڕژاندنی خوێنی عوسمان بۆ نمونە کاتێک دێتە ناو بازاڕی مەدینە چی دەڵێ کراسەکەی محەممەد دێنێ دەڵێتن ئەی خەڵچینە هذا قميص رسول الله لم يبل وعثمان قد أبلى سنته دەڵێ ئەی خەڵچینە هێشتا کراسەکەی پێغەمبەری ئەڵڵا ماوە بەڵام عوسمانی کوڕی عەفان لە سنەتی پێغەمبەر لای داوە وەروە عائیشە دەڵێ اقتلوا نحثلا فقد كفر و عائیشە بانگێشە دەکات دەڵێ عوسمان بکوژن ئەم ڕیش درێژە یان نەعفەل پیاوێکی یەهودی بووە گوایە پیس و ناشیرن بووە هەندێکی دەڵێن نەخێر بە مانای کەمکاری ڕیشن ئەم پیاوە ڕیشپانە بکوژن واتە مەبەستی عوسمانە کفری کردووە دواتر هەر وەک دەبینن کاتێک خەڵک مبایعەی عەلی دەکات عائیشە سوپا کۆ دەکاتەوە و دەچێ بۆ شەڕکردنی عەلی کوڕی ئەبی تاڵب بەر لەوەی عائیشە بچێ تەڵحە پێی دەڵێ چکە تەڵحە کۆنە خۆشەویستی عائیشە بووە دەڵێ لەبەر ئەوەی تۆ ژنێکی وە مەحرەمی نابێ بەتەنیا دەربچی دەبی خۆت لە من مارە بکەی من و تۆ هاوسەرگیری بکەین گیان دایکی ئیمانداران خۆ مناڵیش بۆ فەقیرەی ناحەقی نەبووە کاکە گیانی ئەنی تازە ڕەنگ بێ تازە تەمەنی گەیشت بیتە چەند ساڵ 38 ساڵ بووە 38 ساڵ بووە و یعنی ئێمە لە ڕووی فەسلەجیەوە 38 ساڵ ڕاستیەکەی لای ژنان دەگەنە لوتکە ئیتر لە خۆی مارە دەکات دەڵێ اینجا با بڕۆین شەڕەکە لە ساڵی 36 کۆچی ڕوودەدا دەکاتە 6 نۆڤێمبەری 656 باشە نزیک بە چەند ساڵ 23 ساڵ لە دوای مردنی پێغەمبەرەکەیان 23 ساڵ کە دەکاتە مانگی جومادی یەکەم لە ساڵی قەمەری لە بەسرا عائیشە و تەڵحە و زوبێر بن ئەوام دەرەچن کەوا سوپایەکیان پێدەبی و هەروە عەلی ئەبی تاڵب لە لایەکەی تر سوپای دێنی و هەروە عەلی ئەبی تاڵب لە نەهج البەلاغە ئاماژە بە شتێک دەکات سەبارەت بە تەڵحە و زوبێر چی دەڵێ عەلی کوڕی ئەبی تاڵب نەهج البەلاغە دەڵێ زوبەیر و تەڵحە دەرچوون فەخەرەجوو يجرون حرمة رسول الله
دەڵێ دەرچوون و ژنی پێغەمبەری ئەڵڵایان ڕادەکێشا کەما تجەڕ الئەمەة عند شرائها هەروەک چۆن پیاوێک کاتە کۆیلەیەکی ژن دەکڕێ و ئەوها بە دوای خۆی ڕای دەکێشێ دیارە لە دوورگەی عەرەبی عادەت بووە کاتێک لە بازاڕی مەککە و مەدینە کۆیلەی ژنت دەکڕی کۆتێک لە ملی دەکرد و ئەوها بە دوای خۆت ڕات دەکێشا متوجهین بها إلى البصرة ڕایان دەکێشا و بەرەو بەسڕایان دەهێنا شەڕەکە ڕوودەدا سێ ڕۆژ بۆ نمونە عەلی کوڕی ئەبی تاڵب دەوێت دانووسانیان لەگەڵ بکە کە بڵێتن خوێنی عوسمان بۆ نمونە من نەمڕێشتووە بەڵام عەلی کوڕی ئەبی تاڵب دەزانێ مەوزوعەکە لەکوێیە بۆچی کاتێک دادە ئائیشە سێکس لەگەڵ سەفوان دەکا چکە لە کاتی گەڕانەوەیان لە بەنی مستەڵق هەروەک لە ڕابردوش ئاماژەم پێکرد بەنی مستەڵق موسافەی 6 ڕۆژ لە مەدینەوە دوورە و هەروەک سەرچاوە ئیسلامیەکان پێیانمان دەڵێن پاش ئەوەی کەوا پێغەمبەری ئەڵڵا بەنی مستەڵقی تەفر و تونا کرد واشە لە ڕێگا بۆ نمونەها جەوریەی کەوتە بەردەست کاتە قەیز بن شەماس بۆی دەینی پێغەمبەری ئەڵڵا بۆ نمونە لەگەڵ سەفیە دەبی ببورن هەڵە بوو لەگەڵ سەفیە دەبی پێغەمبەری ئەڵڵا بۆ نمونە کەمپ هەڵدەدا هەر شەوی یەکەم کاتێک لە خەیبەر دەرەچن ئائیشە دەچێ بۆ پیساییکردن کاتێک دێتەوە سوپاکە ڕۆیشتیە واتە ئائیشە 5 شەو و 5 ڕۆژ لە مەدینەوە دوور بووە 5 شەو و 5 ڕۆژ واتە دادە ئائیشە 5 شەو و 5 ڕۆژ لەگەڵ خاڵە سەفوان بووە 5 شەو و 5 ڕۆژ دوور بۆ اینجا پێغەمبەری ئەڵڵا کەسێکی نەناردووە بە دوای دادە ئائیشە سەیرە منەوە ڕاستی سەیرە یعنی شت ڕووی داوە تێدەگەی شت ڕووی داوە و هیچ کەسێکی ناتوانێت ئینکاری ئەمە بکات لەو کاتدا بۆ نمونە عەلی کوڕی ئەبی تاڵب عەبدوڵڵا بن ئوبەی وەروە حەسان بن ثابت دەست دەکەن بە بڵاوکردنەوەی پروپاگەندا دەڵێن ئێمە دڵنیاین سێکس ڕووی داوە لە نێوان ئائیشە لەگەڵ سەفوان و عەلی کوڕی ئەبی تاڵب بە پێغەمبەر دەڵێ ژن زۆرە تەلاقی دە و ژنی تر بێنە تۆ ئاەتت هەیە بابی بابم دەڵێ ئین وەهەبەت ئیمرەئەة مؤمنەة تۆ ئاەتت هەیە ئەڵڵا بۆی دابەزاندی نیعمەتە هەر ژنێکی ئیماندار مێردی هەبی یا مێردی نەبی خۆی پێشکەش بە تۆ بکە و پێغەمبەری ئەڵڵا ویستی بیجێ تەبیعی و ئاسایە بای بام چ پێویست بەو ژنایە بڕۆ ژنی تر بێنە لەبەر ئەوە بۆ نمونە دەیەوێ ئینتقامی لێ بکاتەوە زۆر ڕقی لە عەلی دەبێتەوە شەڕەکە والحاصل ڕوودەدا وەلایەشتر لەبەر ئەوەی دەوێتن خلافەت بۆ تەڵحە بێ نەک بۆ عەلی سوپاکەی ئائیشە 30,000 کەسە وهی عەلی 25,000 مسلمان سوپاکەی عەلی 25,000 مسلمان سوپاکەی ئائیشە و تەڵحە و زوبەیر 30,000 مسلمان وەروەک گوتم ئائیشە دایکی ئیماندارانە لە بەهەشتە تەڵحە 10 مبەشیرەیە بە گەرەنتی لە بەهەشتە زوبەیر بە گەرەنتی لە بەهەشتە عەلی کوڕی ئەبی تاڵب لە 10 المبەشەرەیە بە گەرەنتی لە بەهەشتە شەڕەکە ڕوودەدا لە سوپاکەی ئائیشە لە سەرچاوە بۆ سەرچاوە جیاوازە هەندێک سەرچاوە دەڵێن 6,000 لێ دەکوژرێ هەندێک سەرچاوە دەڵێن نەوەڵڵا تاوەکو 25,000 کەسی لێ دەکوژرێ شەڕەکە زۆر تون دەبێ شەڕەکە زۆر تون دەبێ ئەگەر بین لە نێوان ئەم دووە ناوەندەکەی وەرگرن 6 و 25,000 بڵێن 15,000 مسلمان لە سوپاکەی دادا ئائیشە دەکوژرێ وە سوپاکەی ئیمامی عەلی 5,000 کەس هەمووی دەڵێن 5,000 ئەوە 20,000 مسلمان 20,000 مسلمان بە کوش دەدرێ لە پێناوچێ لە پێناو نێوگەڵی دادا ئائیشە گەڵ و بوونی خاڵە تەڵحە وەروە عەلی کوڕی ئەبی تاڵب وەروە ئەزوبەیر وەڵامتان چییە بۆ ئەمە وەڵامتان چییە بۆ ئەمە 20,000 کەسیان بە کوشدایە وە لەم شەڕەدا تەڵحە دەکوژرێ واتە تەڵحە پێمان بڵێن تەڵحە دەبی هەرچەندە بەهەشتی بە گەرەنتی وەرگرتیە یعنی ئەڵڵا کاتێک لە ڕۆژی قیامەت دێودادەنیشی خەڵک کۆ دەگاتەوە تەڵحە لەولایە چکە شەهیدیش بووە لەولایە و خەریکی خۆریەکانە
اینجا لە بەهەشدا عەلی کوڕی ئەبی تاڵب دەبینی چکەویش 10 مبەشەرەیە پێکەوە ها خاڵە تەڵحا ئەرێ عەلی ئەوە کاتکو ئەتلو ئەمنت کوشت وەڵای کاچ خۆم تۆ هاتی ڕێگا لە من گرتم نژادم تۆم کوشت ئەوە عەلی تۆش لە بەهەشتی ئەرە وەڵا کاچ خۆ من 10 مبەشەرەمە من ئەمیری ئیماندارانم ئەی تۆ تەڵحە چیەکەی وەڵای من خۆ من شەهید بووم بە شەهید بوون حەقی خۆمە لە بەهەشت بم 10 مبەشەرەمە بە 10 مبەشەرە حەقی خۆمە لە بەهەشتم ئێوە خوداشتان کردووە بەگاڵتە جاڕی ئێوە خوداش ئەی خوێنی ئەو 20,000 کەسەی کوشتان خەڵک ڕقی دەزانی چێنە خەڵک ڕقی لە ڕاستی دەبێتەوە کوڕم ئەوەندەی لە توراسی ئێوە باسی نێوگەڵ کراوە وەقع بيها ركبها وطأها ئەوانە هەمووی گوشەی قێزەوەنن کەوا لە توراسی ئیسلامیتان ئاماژەی پێکراوە خوداکەتان ئاماژەی پێکردیە بۆچی کاتێک من ئاماژەی پێ دەکەم دەڵێن بەڕاستی ناشیاوە تۆ ئەو شانە بەکاردێنی بەڵام کاتێک لە فەرهەنگەکەتان بەکاردێ بەلاتانەوە زۆر تەبیعی و زۆر ئاساییە سەیرە من بەڕاستی سەیرە ضاجعها وطأها وقع بها أصابها نكحها ئەوانە هەمووی وشەی قێزەوەنن کوڕم لە توراسی ئیسلامی بەڵام کاتێک ئێمە دەین کتومت وەک خۆی وەری جەجێڕین دەڵێن بەڕاستی ئیتر دەمتان قێزەوەنە سەیرە بەڕاستی پێیان ئیهانەیە بەڵام لە تورازەکەی خۆیان ئەڵڵاکەیان لە قورئان ئاماژەی پێکردیە ئەڵڵاکەیان لە قورئان ئاماژەی پێکردیە موحەممەدەکەیان لە فەرمودەکەی ئاماژەی پێکردیە توراسی ئیسلامی هەموو بۆن تۆوا و گامی لێدێ بەلایەنەوە تەبیعیە بەڵام کاتێک ئێمە دێن وشەکان وەک خۆی وەردەجێڕین بەڕاستی نازانم چی گەوجینە بەڵێ بە شمشێر وطأها يعني قاي ركبها يعني سواري بو نكحها يعني خستيني وقليوا وقع بها يعني خوي خست سري سيرة همولة ترازكتان دا هيا دين دتاني ورخنا لمن بقرن سيرة ملتي قوجة نايم بير بكاتوا تەنها دەیەوێ ئاینەکەی لەو شکل و شێوە دابنێکەوە خۆی دەوێ بیری لێ بکاتەوە کاکە عەتای یعنی بەڕاستیمە من نایم کاکە گیان کاتێک دەڵێ وەتەئەها بڵێم خۆشەویستی لەگەڵدا کرد کاکە بە مانای خۆشەویستی نییە چاوی چاوم بە مانای خۆشەویستی نییە سەیرە من چۆن بێم بیکەم یعنی من وەکو خۆی وشەکاندان بۆ وەردەجێڕم گەوت والحاصل ئەوەی دەبینن کەوا ڕوویدا دوایی هەفتەیەک شەڕی خوێناوی 20,000 کەس کوژران ئیتر دادە ئایشە لە وشترەکەی بەردەبێتەوە دەڵێن شەڕ کۆتایی هات ئیتر ئایشە دەنێرنەوە بۆ مەککە و اینجا دوای ئەوە شەڕی سەفەین دەست پێ دەکات شەڕی سەفەین دەست پێ دەکات دوای ئەوە لە بەرنامەیەکی داهاتوو دەین باسی شەڕی سەفەین و شەڕی نەهاوەند دەکەین و دوای ئەوە دەینە سەر دانە خەلیفەکانی بۆ نمونە ئومەویە چیان لێ کردیە چۆن چیان کردیە و چیان نەکردیە و چۆن بەدەستیە کوژراون تا وەکو دەگەیناتینە ئەو سەردەمێن دانە بەدانەیە بۆ ڕوون دەکەینەوە بۆ هیچی تر درۆ مەکەن ئەزانی چۆنە خۆیە یعنی ئەو گەوجێکەیە لە ئەوروپا دەڵێتن یعنی لە سەردەمی ئیسلامدا چەرخی زێڕینی ئیسلام یعنی تەنانەت کاتی خۆی ئیسلام بۆ ڕۆبۆرتی دروست کردیە و ئیسلام بۆ مەچینەی سیارەی دروست کردیە و ئیسلام بۆ گەوج بێعەقڵ تڕکەن تۆ چۆن جورئەت بە خۆت دەڕێ قسەی وا بکەیت هەی گەوج و هەروە بیستوشمە هەی گەوج دەڵێن کوایە لە پەردوگەکەت نووسیوتە مارکز لە 2 وتاردا گوتوویەتی محەممەد پێغەمبەری ئیسلام کەسێکی مەزن بووە من وا بە دوای کتابەکەتدا دەگەڕێم بۆ ئەوی ڕسوات بکەم
هەی گەوچ ئەگەر هاتو ئەوەت نووسی بێ لە پەرتووکەکە دەزانی چۆنە ڕیسوات دەکەم ڕیسوات دەکەم بە ڕیسواکردن درۆی وات کردبێ لە پەرتووکەکەت کە مارکس لە دوو وتاردا نووسیویەتی کە پێغەمبەری ئەڵڵا مرۆڤێکی مەزن بووە و هیچ مرۆڤێک لە مێژوودا ناگا بە پێغەمبەری ئیسلام ڕیسوات دەکەم چکە خۆم شارەزایم هەیە سەبارەت بە تووڕاسی مارکسی ڕیسوات دەکەم بە ڕیسواکردن باشە ئەو مێژوویە کەوا ئێوە دەتانەوێت لە خەڵکی بشارنەوە یەک مەلای شەریفی کوردم نەبینی ئەوانەی کەوا خۆیان پێشەڕافەتمەندیشە کە گوایە دەیانەوێت چاکسازی لە ئاینەکەی بکەن بێن لە مینبەری مزگەوت بڵێن باوکە جان دەستبەرداری شەریعەت بن بۆ خۆتان دینداری بکەن وەرنە مزگەوت نوێژ بکەن خوداپەرستی بکەن و بڵێن ئێمە دەسەڵاتی خلافەی ئیسلامیمان ناوێت چکەوە کارەساتە بۆ مرۆڤایەتی ئەوەی دەیبینن کارەساتە بۆ مرۆڤایەتی هەموو کەسێک بە کەیفی خۆی هاتێ حەسەنی کوڕی ئیمام عەلی 80 ژنی هەبووە نێکبەتینە هیچ کام لە خەلیفەکانی ڕاشدین عەشرە الموبەشەرە لە 8 ژن کەمتریان نەبووە لە هەمان کاتدا بێجگە لە کەنیزە 8 ژن لە هەمان کاتدا تەنها عەبدوڕەحمان بن عەوف نەبێت هەر ئەوە بووە کاکیوە هەر ئەوە بووە بەڵام ئەو کوردێک گەوجی ئێمە ئەو گەوجانە هیچیش نازان خۆزگە شتێکیان بزانی با ئینسان بیتوانێت باید دوو قسەیان لەگەڵ بگات بێت دوو قسەیان لەگەڵ بکاتن مەجموعە کەر و نەفام و چوارپەیەک هاتینە ڕۆژانە دێن جوێن دەدەن بێ ئەوەی کەوا شارزاییان هەبێ سەبارەت بە توراسەکەیان ئێمە دەیسەلمێنین لە 4 خەلیفەی ڕاشدین هەر 4یان دەکوژرێن بە خلافەتی ئومەوی و عەباسی 57 خەلیفە حکمی کردیە 33 دانەیان دەکوژرێن کاکە 33 لە کۆی 57 ئەوی دەژمینێتەوە نزیک بە 24 خەلیفەی دوای مردنیان گۆڕەکانیان هەڵدەکەنن تەرمەکانیان دەردێنن هەتچیان دەکەن هەتچیان دەکەن بە هەتکردن خلافەی ئیسلامی چی باسی چی خلافەی ئیسلامی بۆ دەکەی کوڕم هەی گەوچ هەی نەفام هەی بێعەقڵ تۆ ئەو کەسەی کەوا شاڵ بۆ خۆت هەڵدەکەنی تۆ گەنجێکی جوان قۆز ڕێکوپێک محتەرەم خاوەن ئەخلاقی چیت داوە لەم ئاینە محەممەد خۆشی محەممەد ئائیشە دواتر خۆی ژەهراوی دەکرێت کوشتنی کاکیوە هەتا کوشتنی ئائیشەش دواتر ژەهراوی دەکرێت ئائیشەش سەر چاوە خێر بێ خودی ئائیشە ژەهراوی دەکرێت باشە هەر چوینە ئەو ژنی ئەوی مارە کرد و ئەو ژنی ئەوی مارە کردی ئەو بەو فێر بووە ئەو بەو فێر بووە ئەنی ئەو ئەخلاقتانە کوڕم لە پەرتووچی شەریعەی ئیسلامی دەڵێ کەنیزەت هەبێ بۆت هەیە نێوگەڵی کەنیزە بەکرێ بدەین ئەخر باسی چین بۆ دەکەی هەی بێ ئەخلاقینە دەڵێ چکە کەنیزە لە شەریعەی ئیسلامی مولک اليەمین ملک یعنی ملک چۆن تۆ مڵکی خانوەک دەبی مڵکی سیارەیەک دەبی چۆن بۆت هەیە خانوەکەت سیارەکەت بە ئیجار بدەی بەکرێ بدەی کەنیزەش ملک اليەمینە واتە تۆ خاوەنەکەی بۆت هەیە هەفتەیەک ڕۆژێک 2 ڕۆژ بەکەی خۆت بەکرێ بدەی کەسێشتر سوودی لێ بینی بۆت بجێڕیتەوە ئەگەر ئەمە بەڕەلای ئاینەکەتان دەبێت ئەمە چییە باسی دەکەین کاک عەتا سەبر ئەو بابەتانە بەڕاستی دێن باسی هەر هەمووی دەکەین مەسەلەی لێ پاس نادەین باشە نا بەجددی شەریعەتی ئیسلامتان دەڵێ مولک اليەمین واتە تۆ خاوەن مولکەکەی کەنیزە مادام کڕین و فرۆشتنی لەسەرە وەک خان و چۆن کڕین و فرۆشتنی لەسەرە سیارە کڕین و فرۆشتنی لەسەرە ممتەلەکاتی تۆیە و چۆن بۆت هەیە خانوەکەت بەکرێ بدەی دوکانەکەت بەکرێ بدەی سیارەکەت بەکرێ بدەی و مادام ممتەلەکاتە و پارە دەکا بۆت هەیە نێوگەڵی کەنیزەش بەکرێ بدەی بۆ 2 سەعات بی بۆ 4 سەعات بی بۆ 6 سەعات بی یعنی بۆچی دێن ئێوە ئینکاری لەم شتانە دەکەن لە عەقڵی خۆتان دەتانەوێت ئاینێکی جوان دروستکەن کەوا هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە
هاتووە هەر یەکێکیان لەوانە بۆ خۆیان دینێکیان دروست کردیە لە مێشتی خۆیان خستۆتە ئەم بازنەیەکەوە زیاتر دەیان گەوجێنی ئاشنایەتیان بە ئاینەکەیان نییە. سەیرە سەیرم پێتان دێ بەڕاستی. بەڵام تکایە موسڵمانان هەر وەک گوتم عومەری کوڕی خەتاب دەڵێتن بە پێوە میزی کردبوو. گوتیبیان ئەی ئەمیری ئیمانداران بۆچی بە پێوە میز دەکەی؟ گوتی ئەحسەنە للدبری كان يبول قائما ويقول أحسن للدبري، يعني بوقين باشا بوقين بيس كردن باشا. جا من نازانم براستي يعني عمري كوري خطاب توزك يعني تشي قينجي هبوا قينجي فشول بوا ويشتيتي بابي وميز بكا بوي توزك يعني ماسو قيد ودبري قينجي بهز بيتوا يعني من نازانم موضوع كتشي بوا اگر بكري اومان بو روم كانوا خويري ترينكز لما يجي اسلام عمري كوري خطاب بوا انجا ملا كردكان دين پێشمەرگە و پۆلیس و کورد دەکەنە قوربانی تۆزی بنپێی عومەری کوڕی خەتاب. وەکو ئەو مەلامە سەرە خوێڕیە وەکو ئەو مەلامە سەرە خوێڕیە کەوا خەڵکی کورد دەکاتە کەسێکی فاشی بۆ عومەری کوڕی خەتاب. نامای سیری نەبووە مۆزوعەکە شوێنی ترە کاکەجێن. عومەری کوڕی خەتاب الطبقات الكبرى ابن سعد باز دەکات. تێدەگەی؟ عومەری کوڕی خەتاب ابن سعد دەڵێ 6 کەس هەبوون کە هاتنە ناو ئیسلام. پێش ئیسلام لەسەریان کراوە و لەسەر خەرچیان کردووە. هەروەگە بەو لوغزانە قسەی دەکەن. دڵێ یەکێکیان عومەری کوڕی خەتاب بوو کە لەسەریان کراوە و لەسەر خەڵکی کردووە. نەصی دەقەکە الطبقات الكبرى ابن سعد 6 کەس هاتنە ناو ئیسلام کە لە پێش ئیسلامدا لەسەریان کراوە و لەسەر خەڵکی کردووە. ڕێک تەعبیرەکە ئاوایە. و عومەری کوڕی خەتاب دەڵێ لە هەموو شتێک پەشیمان بم من لەو کارە پەشیمان نیم. ڕێک ئەو قسە دەکات عومەری کوڕی خەتاب دەڵێ پەشیمان نیم. و خۆشی مۆزوعەکە وایە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی کەوا هۆمۆن من هیوادارم ئەوە بە ئیهانەت تێمەگەن. هیوادارم خەڵک ئازادە. کوردەواری لە خۆڕایی ناڵێ خووەک فێربی بە شیری دەرەک ناگەی بە پیری. خاڵە عومەری کوڕی خەتاب کاتێک بریندار بۆ داوای مەشروباتی کردیە. من دڵنیام یعنی ئەو هەندێک لە ڕیوایەتەکانی شیعە سەبارەت بە عومەری کوڕی خەتاب ڕاستە کاتێک بیری لێ دەکەیتەوە لۆجیکیان هەست دەکەی ڕاستە. هاتون لەسەر ئێمە دەیکەنە ئەشرەف نازانم چی واز لەو شتانە بێنن. خەڵک تەواو لە ڕێگای ئینتەرنێتەوە لێتان هاتۆتە دەست شارەزایی بە هەموو شتێکتان پەیدا کردووە ڕێگاتان پێنادەین. ئەڵبەتە هیچ فەرقیان نییە. هەر هەمویان لەو بابەتن هەر هەمویان لەم بابەتن. باشە بەڕێزان لە بەرنامەی داهاتوو هەوڵ دەدەین قسە بکەین سەبارەت بە مەعرەکەی سەفەین دواتر کێشەکانی نێوان عەبدولمەلیک بن مەروان لەگەڵ عەبدوڵڵا بن ئەزوبەیر و هێرشکردنی بۆ سەر مەککە و لێدانی بە مەنجەنیق و سووتاندنی مەککە و هێرشکردنە بۆ سەر مەککە و هەروەها دەستدرێژی سێکسی بۆ سەر 1000 لە ژنانی مەککە. قسە با سەبارەت بم بابەت دەکەین. کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز کاتێک شاد هەر بژین.